تۆری دومی گفتووەکانمان باس لە هەوڵەکان دەکەین بۆ بە جینۆساید ناساندنی ئەو چاوان و نەهامەتیانی کە تایبەت بە گەلی کورد و هەروەها دەرهەق بە کۆمەڵ کوژی ئێزدیەکان و تایبەت بە شنگال کراوە. تا چەندە هەوڵەکان یاخود بە جۆرێک لە جۆرەکان هەوڵی جدی هەبووە بۆ بە جینۆساید ناساندنی ئەو کەیسە بتایبەتتر کەیسی جینۆسایدی شنگال. تایبەت بەم بابەتە هەژار هۆشیار کە بەڕێزیان مامۆستای زانکۆن ڕاستەوخۆ لە ستودیۆ بەیانی کورسات نیوز لەگەڵمانە. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی وەرزان. بەخێراتی باش زۆر سپاس ڕۆحی شەیدانیشمان شاد بێ جینۆساید. سپاس. دیارە هەوڵەکان لێرە و لەوێ هەن بۆ بە جینۆساید ناساندنی کیسەکانی کە تایبەت بە گەلی کورد و نەهامەتیانی بەسەر گەلی کووردا هاتووە. لە نێویشیاندا با بڵێن کوردانی ئێزدیە لە شنگالەکە چەند هەوڵێکەیە بۆ بە جینۆساید ناساندنی ئەم کەیسە و لە چەند دادگای وڵاتانی دیکە دانی پیانراوە. هەوڵەکان لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی عێراق تا چەندە هەوڵێکی جدی بوون؟ بەڵێ دیارە ئەم ساڵ 9 ساڵ تێدەپەڕێ بەسەر جینۆسایدکردنی شنگال یاخۆ جینۆسایدی یەزیدیەکان کە بەنەتەوە بەشێکن لە کردووە ئاینێکی جیاوازیان هەیە. لای هەمان ئاشکرایە کە لە 3 ساڵی 2014 لەنی ڕێکخراوی نێودەوڵەتی داعش کوردانی یەزیدی هەم وەک نەتەوە جینۆساید کران هەم وەک ئاین و بە بەرچاوی هەموو گیانەوە لە پێشکەوتنی ئەم تەکنەلۆژیایی کە هەیەەوە بە بەرچاوی هەموو هێزەکانی گیانەوە ئەم جینۆسایدە کە بە گەورەترین تاوەندانی دەست بە مرۆڤایەتی ئەنجام درراوە. لە ڕووی کاری ناساندن دیارە کە ئێستا وەگەم ڕۆژ جەنابتان ئەمڕۆ بەرنامەکە تایبەتە بە جینۆسایدکردنی یەزیدیەکان 9 ساڵ تێپەڕی بەیانە کار کراوە و ناتوانین بڵێن هیچ کارێکمان نەکردووە و حقوقان لەسەر ئاسی ناوخۆی و لەسەر ئاسی نێودەوڵەتی کار کراوە. بەس بەڵام کارەکان ناتوانین بڵێن جێگای تمۆحی قوربانەکانان نیە لە ئاستی گەورەی تاوانەکانان نیە. لەسەر ئاستی ناوخۆی ئەبینین ئەمڕۆیم هەمومان جەنابشتان ئاگادارن کە هێشتان لە شنگال ئەوە یەکێک لە تاوانەکانی جینۆساید دوای کۆتایهێنانی تاوانەکە گەڕانەوەی ئاشتی و ئارامی بۆ ناوچەکە. ئەبینی هەتا ئەمڕۆ هیچ ئاشتی و ئارامیەک لە شنگال بەدی ناکەین. ئەبین هەتا ئەمڕۆ فڕۆکەکانی وڵاتی تورکیا بە تایبەتی دێنە سەر ئاسمانی شنگال و ناوچەکە بردومانەکەن و تا ئێستا لە ڕووی گەڕانەوەی ئەمن و ئارامی بۆ ناوچەی شنگال و دەوروبەری تا ئێستا بەردەست نییە کە خەڵکەکان و قوربانەکان و ئەو کەسانی کە لەوێ ئاوارە بوون بگەڕێنەوە جێگا و مەکانەتی خۆیان. بۆیە ئێمە یەکێک لەو کارانی کە دەست پێکەین لە دوای تاوانی جینۆساید لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوخۆیی ئەوەیە تۆبەی لە دوای ئەنجامدانی تاوانەکە چیە گەڕانەوەی کە ئاسایش و ئارامیە بۆ ناوچەکە بۆ دابینکردن بۆ پاشماوی و قوربانیانی کە ماونەتەوە لەو ناوچەیە. هەتا ئێستا ئەمڕۆ کە خۆمان ئاگادارین لە سنووری شنگال ئاشتێک و ئارامیەک نییە. خەڵکانێکی زۆر هەتا ئێستا ئاوارن کە خەڵکی شنگال نەگەڕاونەتەوە شنگال و ئەمە لەسەر ئاستی ناوخۆی دەتوانین بڵێن یەکێک لەو شتانی کە گرنگە ئێمە کاری لەسەرکەین کاری بە دۆکۆمنتکردنی تاوانی شنگال و جینۆسایدکردنی شنگالەوە دۆکۆمنتکردنی گۆڕە بە کۆمەڵەکانی قوربانیانی یەزیدیە. هەتا ئێستا بەشێکیان هەڵدراونەتەوە بەشێکیان تا ئێستا وننوە. خاڵێکی ترەوەیە کە ئێمە کاری لەسەر بکەین گەڕانە بە دوای ئەو چەناها کەسمان هەیە مەسەن لە قوربانیانی یەزیدی کە شەش بە پێی و ئامار و داتایی کە هەیە حکوومەت هێرێمی کوردستان و برایانی یەزیدی خۆیان کە بڵیان کردەوە ئێمە 6404 کەسمان دیار نییە. لەم 6404 کەسە تا ئێستا 3500 تقریبی قسووری توانین بڵێن کەمتر لە نیوە گەڕاونەتەوە دۆزراونەوە زیاتر لە نیوەشی تا ئێستا بێسەر و شوێنن. یعنی ناکرێت لە تۆ لە سەدەیەکی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئەو هەموو پێشکەوتنە هەبێت لەم سەردەمەیە نەتوانێشتا نیوەی قوربانەکان کە ماڵین داعش لە ناوچووە زۆرێک لە قوربانەکانمان دیار نین بە تایبەتی لە ژنان و لە کچان. بۆیە ئەکرێمە کارکەین لەسەر ئەوانەی کە وەفاتیان کردو بوونەتە قوربانی کاریان لەسەر دۆکۆمنت بکرێن لە ڕووی زانستی و ئەکادیمی و کاری لەسەر بکرێت. لەبەر ئێمە ئەمانەمان پێویستە بۆ دادگای ناوخۆی هەم بۆ دادگای نێودەوڵەتی. خاڵێکی ترەوەیە ئەی قوربانەکانەوانی کە بێسەر و شوێنن چۆن بگەڕین بە دوایانە چی بۆ وام بکەین. ئەوەی جێگای دەستخۆشی شەمەسەن حکوومەت عێراقی وەک پێشتر میوانەکەمان ئاماژەی پێکرد یاسایەکی تایبەتی دەرکرد بە ژنانی یەزیدی کێکە لە دەستکەوتە گرنگەکان چونکی مانوێنەمانێوان دابوونەروتێک و کەلتورێک و فەرهەنگێکی تایبەت بە خۆیانە بوو لە بەتایبەتی لە ڕووی ژنانەوە. ئەو ژنانی کە ئەجیران و مەسەن لە کوێلای داعش بۆیان نەبوو بگەڕێنەوە یاخود کاری یاساییان کاری یاسایی و ناسنامۆشتە و بۆیان جێبەجێ ناکرا. خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی بەتایبەتی فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق توانرا یاسایەکی تایبەت بە ژنان و یەزیدی دەرکرێت. ئەمە کارێکی گرنگ بووە. لەسەر ئاستی نێودەوڵەتیش بە تایبەتی نادیە موراد لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕۆڵێکی بەرچاوی بینی و توانێتی ئەم دۆسیە یاخود ئەم کەیسەی نەتەوەی کورد
بە زۆرێک لە دەرگاکان وەتانان ببدێنە توێگرتوەکان ئەوەی کە جێگای دڵخۆشیە ئەو بوو یەکی مانکاتە کاتە پێرێت یەکێک لە وڵاتە زلێزەکانی جیان کەندامی ناتوێ وڵاتی بەریتانیایە ئەم تاوانی بە جینۆساید ناسان وەکو حکوومەت و لەسەر ئاستی و حکوومەتەکانی بە ئەوروپاش وڵاتی ئەڵمانیا و هۆڵندا و بەلجیکیامان بە هەمان شێوە کاریان لەسەر کردووە ئەوەی کە منەمەوێت قسەی لەسەر بکەین ناسانی کە جەنابیش دامازدەی پێکرد ناسانی ئەم کەیسە باشە مامۆستا ئەڵبەتە لەسەر ئەوە قسە دەکەین بەڕوونتری دەمەوێت ئەوە بزانم ئەو بەڵگە و دیکۆمنتانی کە باسی دەکەی هەوڵ هەیە دیکۆمنت بکرێت و کاری زیاتری پێویستە بۆ ئەوەی تاوی ئەو بەڵگانە بە دیکۆمنت بکرێت ئەم هەنگاوانە تا چەندە کاریگەری دەبێت لەسەر ناساندنی ئەم کەیسە ئێمە بۆ ناسانی هەر تاوانێک بۆ ناس بە تایبەتی تاوانی جینۆساید کە تاوانێکی نێودەوڵەتیە چونکی دیارە ئێمە ڕێکوتنامەیەکمان هەیە ڕێکوتنامەی قەدەغکردنی تاوانی جینۆساید لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە دەرچووە ساڵی 1940 لە نوێی دوانزەکە دەرچووم ڕێکوتنامەیە هەتا ئەمڕۆ مەسەن تقریبی نزیکەی 50 وڵات دەندامن لەو ڕێکوتنامەیە و دادگای تاوانی نێودەوڵەتیشمان هەیە کە 124 وڵات ئەندامن لە ساڵی 2002 دەستیان بەکارکردووە کە لە ساڵی 1990 دامەزراوە ئێمە بۆ دادگاکان بۆ بەڵگەنامەکان کە بینان پێویستمان بە دۆکۆمنتە پێویستمان بە ئەدلێ لە ڕووی یاساییەکەوە کە کاری لەسەر بکەین چونکی ئێمە کاچینە هەر دادگایەک شێ داوای ئەدلەکار و دۆکۆمنتمان لێکات بەداخەوە ناڵین کار نەکراوە بەس ئەو کارانی کە کراوە لەسەر دۆسی یەزیدەکان کارێکی تا ئەو تۆتان تا شێوەیەکی باش نەڕۆشتە شێوەیەکی کاری ئەمە چییە؟ بۆ کارەکە ئەوە یەک ئەم دۆسیە تایبەتە یەک دوولایەنە یەکە بێ حکوومەتی هەرێمی کوردستان دوو حکوومەتی عێراقی چونکی حکوومەتی عێراقی بەرپرسی یەکەمە لە دروستبوونی ئەو تاوانە کە دڕوویداوە کارەکەی پاراستنەکەی کە داعش لە مووسڵەوە هاتوتەوێت بە خاڵێکی تریش حکوومەتی هەرێمی کوردستان وەزاری شەیدان ڕەفاڵکراوە ینی تۆ تا لەم ئێستا پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پشکنینی DNA و زۆرێک لە کاری مۆزەخانەکان و ماناکرێت بە هۆی پێشکەوتنی و تەکنۆلۆژیای کاری زۆر ئاسان کردووە بەس بەداخەوە تا ئەمڕۆکە من و تۆ گفتوگۆکەین تا ئێستا ئێمە نەمانتوانین لە ماوەی 9 ساڵەیە مۆنۆمنتێکی شایستە دروستکەین تایبەت بە قوربانیان لە شنگال ینی لە شنگال لە یاخود لە شاخی شنگال یاخود لە قەزای شنگال مۆنۆمنتێکی تایبەتمان ناتوانین دروستکەین چونکی ئێمە یەکێک لە هەرە کارە گرنگەکانی تاوانی جینۆساید کەمانێ بە جیان بیناسیێنین لە ڕێگای مۆنۆمنتەکانوێ لە مۆنۆمنت چیەکەین ئێمە دۆکۆمنتەکەین ئەشتیفەکەین پاشماوی چیرۆکەکان وەرەگرین هەموو لایەنە کە تۆ کەسێک دێتە سەردانی وڵات و خاکی تۆکات ئەبیتە مۆنۆمنتەکان یەکێک لە ڕێکارەکانی ناسانی تۆ بە گیان و بە کەسانی دەروی جیهان ناسانە لە ڕێگای مەسن تۆ بێ ئەشریفی دۆکۆمنتت دەبێت بۆ بەڵگەکان مەسن بۆ دادگا بەیانی پێویستی بە مۆنۆمنتە بەوەی جێگای داخە من بۆ خۆم کە لەو بوارە زیاتر کارەکەم ئەوە 9 ساڵتیە پەڕێت تا ئێستا نەمانتوانێت مۆنۆمنتێک شوێنێک دیاریکەین بۆ تایبەتە ڕاستەکەی حکوومەتی هەرێمی کوردستان توانێتی لە ڕێگای وەزارەتی شەیدانەوە کەیسێک یاخود لیژنەیەک چەند لیژنەیەک دروستکات و سەرۆکایەتی هەرێمیش لیژنەیەکی دروست کردو بە تایبەت بە پێشوازیکردن لە ژنان و کچانی یەزیدی کە ئاگەڕێنەوە بەس ئەمانش تا ئێستا نەمانتوانێت چیرۆکان هەمووی خۆی بنووسینەوە مەسەن لە ڕووی هونەریشە نەمانتوانین تا ئێستا چەند بەڵگە فلیمێک تۆمارکەین و پیشانی گیانی دێن هەڵی گەرنە سەر ژمانەکانی گیان بڵێن ئێمە ئەم نەتەوەی کوردە کە یەزیدەکان بەشێکن لە نەتەوەی کورد ئەمەیان دەرحەق کراوە بتوانین بۆیە یەکەم گرنگترین شتکەیسان ساڵتی ئەپەڕێت بەداخەوە تا ئێستا من یەکێک لە کارەگرنگەکان دروستکردنی مۆنۆمنتێکە لە شنگان نەمانتوانین مۆنۆمنتێک بکەین شتەکانی تا پارێزین ئەمە خاڵێکی زۆر گرنگەکەی مسفاد خاڵێکی ترەوەیە کە حکوومەتی عێراقیش نەک بەجددی نهاتۆتە سەرخەت بۆ ئەم کەیسە کە ئێمە مانوێنەمانی حکوومەتی عێراقی بەرپرسی یەکەمە لە ئەنجامدانی یعنی قەرەبووکردنەوە ئەنجامدانی شنگال و یەزیدیەکان باقەت چەند کارێکی کردووە مەسن دەرکردنی چەند یاسایەک بەس وەکو قەرەبووکردنەوە وەکو دوکاری دۆکۆمنتاری وەک کاری ناساندن کارەکانی سستە دەکرێت کارەکانی زۆر ستن هەستەکەم هەتیویەک بەم کەیسەوە دیارە باشە مامۆستا ئەمە خاڵێکی دیکە باسکەین هەڵبەتە لەگەڵ کۆمەڵکوژی ئێزدیەکان ینی میدیایەکی زۆری جیهانی و هاوکات کۆمەڵێک فۆتۆگرافەر کۆمەڵێک ڤیددیۆ وێنە هەیە کۆکردنەوەی تەواوی ئەم بابەتانە هەوڵی بۆ دراوە یاخود بە دیوێکی دیکەی تریشدا کۆکردنەوەی تەواوی ئەم بابەتانە چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت دەکرێت بڵێ ساتی نیشاندانی تاوانەکەەوە خۆی نیشان بدات ئەمە چۆن کاری لەسەر دەکرێت بەڵێ ئێمە دۆکۆمنتەکانمان بۆچیە خات و میهرەبان ئێمە کارێک کاڵیم تاوانە جینۆساید ئەمانەی بیناسیێن جینۆساید یاسایەکێ تایبەتە بە جینۆساید کە وەک باسمان لە ڕێکوتنامی قەدەغکردنی تاوانی جینۆساید و لەو ڕێکوتنامێ لە مادەی دوو پێناسی تاوانی جینۆسایدمان بۆکە و دادگای تاوانی نێودەوڵەتی لە مادەی 6 پێناسی تاوانی جینۆساید هەمان مادەی دوو هەڵگرتووە لە مادەی 6 پێناسیەکە
کۆمەڵی ڕێکاری دیاری کردو باشە یەکەم جار کە پێماڵێ ئەڵێ جینۆساید دەرحەق بە 4 گروپەکرێ باشە گروپی نەتەوەی نەژادی ڕەگەزی ئاینی کەواتە ئێمە ئەو کەسی تاوانی جینۆسایدی بەرامبەر جاندێت لەم پێناسیە بۆی جێگای بکەینەوە بڵین ئەم تاوانە جینۆسایدە کابرا لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی ناوخۆی کێماڵێم تاوانە جینۆساید ئەڵێ ئایا هیچ کام لەم گروپانێ بڵێ مەسەڵەن گەگە گروپی یەزیدەکان وەربین ئەمڕۆ ساڵیادی 9 ساڵ تێپەڕسە سێرەکەن لەسەر ئاستی وەک نەتەوە جینۆساید کرا وەکو ئاینیش ئەمە جینۆساید اینجا دیێ 5 ڕێکاری بۆمان دیاری کردووە بەم 5 ڕێکارە پێمانەڵە چی ئەڵێ بەم 5 ڕێکارە ئەم گروپە ئەشکەنجە درابێ بەم 5 ڕێکارە پێنجبەندێ اینجا بێ بە تاوانی جینۆساید ئەی بینین کەوت دەرحەق ئەو تاوانی دەرحەق بە تاوانی یەزیدەکان کراوە بۆی ئێمە دۆکۆمنتی کەین ئەدلەکان کۆکەینەوە سێرەکە بەم 5 ڕێکارە تیا بێت ڕێکار یەکەم کوشتن ئەبینین زۆربەی گۆڕە بە کۆمەڵەکان یەزیدەکان بوونەتە قوربانی و بەتایبەتی لە ڕەگەزینێر لەوێ کوژراوە خاڵێکی تر ئاشکەنجەدان و ئاشکەنجدانی قوربانیان ێزی ئەبینی یەزیدەکان زۆرێک لە ژنان و لە کچانی یەزیدی هەرەوە لە ڕەگەزینێر ئاشکەنجە دراون خاڵێکی تر گواستنەوەیان و خستیانەژێت بارودۆخێکی سەختا بینی یەزیدەکان بەتایبەتی لە کۆجۆ و گوندەکانی دەوروبەری شنگاریش کۆکران و برانە موسڵوهانێکیان برانە وڵاتی سووریا لە ڕقا ئەمە بەشێکە ئەبینی بەندی چواریشی تەیە بەندی پێنجەوەیە مەسەن کەمکردنەوەی یەزیدیەکان لە ڕووی بایۆلۆژی و جیاکردنەوەی ڕەگەزی نێرومێ ئەبینی بە شێوەیەکی وازع لە ئەدلەکانە لە بەڵگە دۆکۆمنتەکانە لە گۆڕە بە کۆمەڵەکانە لە ڤیدۆکانە لەوانی کە ژنانی یەزیدی بەشێکیان تا ئێستا بێسەروشێن یاخود بەسێکیان گەڕا ئەبینی سێرەکی ڕەگەز بۆی ناوکان و نسلیان نەمێنێت سێرەکی ئەبینی بە وازیحێ بینی جیاکردنەوەی ڕەگەزی کراوە لە تاوانی جینۆساید یەزیدەکە خاڵی کۆتای بەندی مادەی گیانە نێودەوڵەتەکە پێمانەڵە چی گواستنەوەی مناڵانی ئەو گروپە بۆ گروپێکی تر بۆی ئەو نەسەبە بۆی ئەو کەلتورە بۆی ئەو فەرەنگە نەبینێ ئەبینی کاتی گرتنی شنگال و یاخود کۆجو ئەمە بە وازیحی دیار و مناڵانی یەزیدی بە تایبەتی ڕەگەزی می و نێرێکانیان بران بۆی بە یەکجاری ئەم کەلتور و فەرنگ و ئایدی نەتەوەی نەمێنێ ئەو بۆ مناڵەکە ڕەگەزی نێرەکانی خرانە بەردەم مەدرسەیەک کران بە مسلمان و کرانە چەکدار بەکارهێنران و مناڵە کچەکانیشانۆ کەنیزەک بەکارهێنران لە ماڵەکانە کەواتە بە پێی یاسای نێودەوڵەتی و پێ و تاوانانی کە هەیە تاوانی جینۆساید لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەبینی هەر 5 ڕێکارەکە و پێناسەی یاسای جینۆساید بەسەر تاوانی جینۆساید یەزیدەکانە جێبەجێکرێت بۆیە ئەوەی کە جەنابەت باسێکی بۆ ئێمە پێویستمان بە ئەدلێ بۆ پێویستمان بە دۆکۆمنتە بەیانیەکە ڕۆژێک لە ڕۆژان کە ئێمە بچینە دادگای تاوانی نێودەوڵەتی باسی ئەدلەکانمان لێکال لە ڕێگای بەڵگەنامەکان نووسراوەکان ڤیدۆکان ڕسمەکان بینراوەکان ئەو شاید حاڵانی کە تا ئێستا ماون بەداخۆ ئێمە کەمتەر خەرمیەکمان هەیە لە هەموو کەیسەک جینۆسایدەکانی کورد بە تایبەتی مەسەن لە بەرزانەکان و کوردانی فەیلی و ئەنفال و ئەمانی دوای هەتا ئەکاتە کۆتاییان کەیزیەکانە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە سنتەرێک دروستکەین ئەو شاید حاڵانی کە ماون لە ژیانەوە نەمردون بتوانین هەمویان دۆکۆمنت بکەین هەمویان بنووسینەوە بەداخۆ زۆرێکیان نەبرن زۆرێکان بە حکمی تەمەن نەخۆشەکەون تووشی نەخۆشی لە بیرچوونەوە ئەبن یاخود وفاتەکەن ئەمانە دەستکەوتێکن کە ئێمە پێویستمان پێبێ بۆ دادگا ئەوەی بنێت مەسەن ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە پێرێکەیەکی هەشت وڵاتی بەریتانیا ئەندامی ناتوێە و لە ئەنجومەنی یاساییش دەنگێکی باشیە بۆ ناسانی تاوانی جینۆساید لەسەر ئاستی نێودەوڵەتی کە زۆیەکی لە گرنگترین بەشەکانەوەی کە تۆ بتوانین یەکێک لە وڵاتە زلهێزەکانی گیان بێتە سەرخەت ئێمە 5 وڵاتی ناتۆمان مەسەن ئەمریکا بەریتانیا فەڕەنسا چین و رووسیا ئەمانەمان هەیە کە حەقی ڤیتۆشیانەوە لە ئەندامی ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە کە بێتە سەرخەت پاراستن بۆچی بە جینۆسایدی بناسیین کە مەخاڵگرەوەیە کە پاراستنی ئەم نەتەوەیە یاخود ئەم ئایدە یاخود ئەم گروپا ئاچێتە ئەستۆی خۆیان و نێودەوڵەتی ئەبێ نەتوێ گوتوەکان خۆیان بێنە سەرخەت کە پاراستنی ئەم نەتەوەیە بکەن و پاراستنی ئەم گروپە بکەن بەداخەوە ئێمە من ئەمەی ئاماژش بەوە بکەم بە یەزیدەکان بە درێژایی مێژوو ئەمە 72مین جارە جینۆساید دەکرێن ئەگەر ئێمەش ئەم جارە جینۆساید یەزیدەکان نەناسین جارێکی تر یەزیدەکان چنەوە بەر هەڕەشەی جینۆساید و جینۆساید دەکرێت سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ هەژار هوشار کە بەرزیان مامۆستای زانکۆم ڕاستەوخۆ لەگەڵمان بوو